زۆر سوپاس بۆ کاک خسرۆ گۆران و بۆ مەکتەبی هەڵبژاردن کە پێیانەوە بوو من ئەتوانم بەشدار بم لە مناقەشەیەکی متەواضع لەسەر حاڵی ئێستای ڕاگەیاندن و ئەگەر ڕوانگایەک هەبێ بۆ مستەقبەل خۆمانی لەبۆ حازر بکەین. هەروەکۆزان ڕاگەیاندن لە ژیانی هەموو میلەتاندا هەڵبەت ئەگەر ئەو میلەتانە کۆمەلگایەکی موحەدی منسەجم بن لە چوارچەوەی دەوڵەتێکی سەربەخۆدا ڕاگەیاندن بە سیستەمێکی کاریگەر لە هەیکەلی ئیجتیماعی حسابەکرێت. هەر بۆیش زۆر حسابی لەسەر دەکرێت لە هەموو بۆرەکانی ژیاندا. ئەو سیستەمە ئەم ڕۆژگارە دوای سیستەمی ئابووری لە هەیکەلی ئیجتیماعیدا دەورێکی زۆر کاریگەرتر لە جاران دەبینێت. ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو پێشکەوتنە زۆرەی کە لە بواری تەکنۆلۆژیای گەیاندندا دروست بووە کە سەر لە بەری پەیوەندیەکانی کۆمەڵایەتی خستە بوارێکی نوێ. مەبەست لە سیستەم ئەوان بە خێرایی لێ تێدەپەڕن، مەبەست لە سیستەمی ڕاگەیاندن لە ناو هەیکەلی ئیجتیماعیان لە ناو سیستەمی گەورەی ئیجتیماعیدا ئەوەیە کە ناکرێت سیستەم دەستکاری بکرێت لە حیاتی میلەتاندا یان لە حیاتی کۆمەلگاکاندا. شوێنی بە بەتاڵ دەمێنێ ئەگەر کارەکە نەکرێت خلل لە یان شیرازەی کارەکانی کۆمەلگا دەترازێ فەوزا دروست دەبێت ئەگەر ئەو سیستەمە نەبێت. و سیستەمێکی تر ناتوانێت شوێنی ئەو پڕکاتەوە. ڕاگەیاندن ئەم دەورە گرنگەی هەیە. هەروەکەزان مەسەلەی سیستەم بوونیش لە حیاتی میلەتاندا بە بڕیار نییە، بەڵکو ئەمە تەبیعەتی ئیجتیماعیە. هەروەکو کە دەڵێن پاسکال وتوێتی سروشت بە زمانی ریاضیات دەنووسرێتەوە، ئەو ریاضیاتەیە کە ئێستا ئەم هەموو دەستگا پێشکەوتوانەی گەیاندن و ڕاگەیاندنی لە ژیانی کۆمەلگاکاندا دروست کردووە. ئەمە بەسم لەو قسەیە ئەو بوو کۆمەلگاش بەشێکە لەم سروشتە و پەیوەندی ئینسانەکان بەیەکەوە قاعیدەیەکی هەیە و قاعیدەیە تەجاهل ناکرێت. لەوەوە دەمەوێت ئەهەمیەتی ڕاگەیاندن لە ژیانی وڵاتی ئێمەدا بە ناوی کوردستان، لە ژیانی حزبی ئێمەدا بە ناوی پارتی دیموکراتی کوردستان جەختی لەسەر بکەم و سەرنجیەوەشی بۆ ڕابکێش. هەبوونی ڕاگەیاندن لە ژیانی حزبەکانی جاردا تاریخی بزوتنەوە ڕێزگاری خوازی کوردستاندا حەز و هەوەس نەبووە بەقەدەوەی کە زەرورەتێکە پێکهێنەری هەموو حزبێکی کاریگەر بوو و لەوانیش پارتی دیموکراتی کوردستان. هەروەکو دیارە ڕاگەیاندن تاریخێکی دووردرێژ هەیە. من ئەبەدەن وەختی ئێوە بۆەوە ناگرم، تەنیا ئەگەر سەرنجێک بۆ ئەهەمیەتی ڕاگەیاندن دابنێم بە دروستبوونی دەستگای چاپ، قۆناغی نوێی هی مۆدەرن یان هی حەدیث هی نوێ لە ژیانی مرۆڤدا دەستی پێکرد. کتێب ڕاستە تەواو کاری ڕاگەیاندن نییە، بەڵام بەشێکی زۆری نسبەتی لە 150 بەسەرەوەی گەیاندن و تێگەیاندنی کاری ڕاگەیاندنیش دروست دەکات. تەبان پاشی هەندێ گۆڕانکاریانەی کە لە قۆناغی نوێدا ڕوویدا لە کتێبەوە ئەنجا ساڵنامە و دوای وەرزنامە و گۆڤار و ڕۆژنامە دروست بوون و لە مەسیری دروستبوونی میدیادا هەر بۆ بیرانەوەتان ئەو قسەیەکەم تەلەگرام دروست بوو، دوای رادیۆ و تەلەڤیزیۆن کە ئێمە ئێستا لە قۆناغی عەسری تەلەڤیزیۆن و رادیۆدا ئەژین و مەسەلەی تەلەگراف و ئەوانەیش پێم وایە ژمارەیەکی کەم ئەوانەی لێرە هەنە بەبیریان دێ تەلەگرام چۆن هێڵی پەیوەندی بوو لە بینی شارەکان یان لە بینی وڵاتاندا کۆتایی هاتووە. ئێمە ڕاگەیاندن بەو ڕوانگایە کە ئێستا هەمانە بەو تۆقای کە ئێستا ئێمە لە بۆ ڕاگەیاندن هەمانە بێ بزانین دیاردەیەکی تەواو مۆدێرنەوەتە تەواو نوێیە. بە هیچ شێوەیەک ڕاگەیاندنی باش هیچ پەیوەندی بە قۆناغی تەقلیدی یان سونەتی لە ژیانی کۆمەلگاکاندا نامێنێ. هەر بۆیش کاری ڕاگەیاندن تەسیرێکی زۆر لەسەر کرانەوەی ئیجتیماعی، لەسەر گۆڕینی ئەتەکێت، لەسەر کاری ئەوەیە کە زانیاری دەگەیەنێ و کۆمەلگا بەیەکەوە دەبەستێتەوە.
لە دوای ینی لە قۆناغی مۆدرندا هەر ئەوەش بۆ ئەهەمیەتی ڕاگەاندن لای خۆم یادداشتم کەوتم لەوێ سەرنجانی پێرا بچێن. ئەزانم قۆناغی نوێی عاقڵ لە ژیانی کۆمەلگاکاندا لە تاریخی بەشەردا ئێستا هەموو مەراکزی دراساتی علمی لەسەری متفقن کە لەگەڵ قۆناغی مۆدرن دەست پێ دەکات. ئەواتە لە قۆناغی کۆمەلگای سنەتی و تەقلیددا شتێ بە ناوی عەقڵ وجودی نەبوو. ئەوەی کە هەبوو ئیحساس بوو و تکرار بوو بە درێژایی تاریخ. هەر بۆیش هەموو گۆڕانکاریە سەریعەکانی کۆمەلگای مرۆڤ بۆ 200 تا 300 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە کە ئەم تەکنۆلۆژیایە هاتووە ئەم قۆناغە دەستی پێکرد و ڕاگەیاندن دەورێکی زۆری بینیوە لە پەرسەندنی عەقڵ لە لای ئینسان، پەرسەندنی عیلم، جا دوایی بەشەکانی دیکەی ڕاگەیاندن کە ئیشارەم پێکردن لە کتێب و ڕۆژنامە و تەلەگراف و رادیۆ و تەلەڤیزیۆن، دوای سەتەلایت ئەنتەرنێت و ئێستا ئێمە لە ئەنتەرنێت و وەلەو قۆناغەیەن کە تیاژین هەمومان پێوە بەستراوینەوە. ئەو گۆڕانکاریە کە ئێستا لە دنیادا هەیە ئەو یان گرنگە. ئەوەی ئێستا وتم مقدمەیە بۆ ئەوەی کە بزانین چیمان بەجێهێشت و ئەهەمیەتی چی بۆ لە بۆ ئەمڕۆ. ئەمڕۆ ئێمە لە قۆناغێکدا ئەژین کە تەکنۆلۆژیا پێشکەوتنی هەندە سەریعە کە لەوانەیە تەنیا بۆ هەندێ ناوەندی علمی و کە پەیوەندی بەوەوە هەیە دەبتە خەبەر دەنا نابتە هەواڵێکی گەورە. هەر بۆیە ئێمە پێشکەوتنی گەورە لە دنیادا هەست پێ دەکەین لە ئەو کاڵانەیە کە بۆمان دێت لەو سیستەمەی کە مەجبورین داخلی بین، بەڵام لەوانەیە زۆر لە ئێمە وەکو هەواڵەکەیمان نەبیست بێت. بەر لە 20 ساڵ ئەگەر پێشکەوتنێکی علمی بووبایە ئێمە دەبووە باسی ڕۆژی ڕاگەاندنی دنیا. ئێستاش لە بیرمە لە 2000 یان 99 بوو ئەوەی نەخشەی جینیۆم کەشف بوو، هەموو دنیا پێوە مەشغوڵ بوو. ئێستا دەبەرابەری ئەو لەوانەیە زیاتریش کەشفیاتی نوێ دەبێت کەس باسی ناکات. ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئیتر ئێمە داخلی قۆناغێک بووین دەبێت تەواو علمی بژین، دەبێت تەواو هەموو ڕەفتار و بیرکردنەوەی خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو سرعەتی پێشکەوتنی ئیجتیماعی کە لە دنیادا ڕوودەدا. ئەم پێشکەوتنە زۆر ئاسانیش کراوەتەوە. ئەنی ئێمە ئێستا ئەگەر تەماشاکەین تەواوی پێشکەوتنی تکنیکی و شێوازی ڕاگەیاندن و تەسیرکردن لەسەر کۆمەلگا و ڕێگاکردنەوە بۆی کەەوە بەشەر لە یەکتر حاڵی بێ لە هەمان کاتە ڕێگاکردنەوە بۆی کەەوە بەشەر باشتر یەکتر بناسێ واتە تێبگەن کە ئینسان ئەساسی جیاوازی دروست دەبێت، جیاوازی دژایەتی نیە و ئەساسی جیاوازیە کەەوە مەجای مناقەشە و ئیبداع لە هەموو کۆمەلگایەک لە هەموو تەجەمەعێکی بچووک لە هەموو حیزبێکدا دەکاتەوە. ئەمەیان هەموو هێناوە لە پەنجەرەیەکی بچووکدا لە بەردەستی ئێمە، یا ئەویش پێی دەگوترێت مۆبایل، کەمێک لەو زیاتر بڕۆین لاپتۆپە لەگەڵ کۆمپیوتەر کە ئەساسی پەیوەندی هەر ئینسانێکن لەگەڵ دەوروبەر لەگەڵ حەزب لە حتا لە بۆ معقدترین شێوەی هی کارکردنیش. بەم پێیە ئێمە لە قۆناغیدا دەژین هیچ کەسێک بۆی نییە بڵێ نەمزانی. ئەو کەسەی کە بڵێ نەمزانی دەبێ پێی بڵێن کێشەیەکت هەیە، یا لە ڕووی نەفسیەوە تەواونی، یا نەڕێگەت لێ دەگرن دەبێت تەزامنت لەگەڵ بکرێ، یا هۆکارێکی دیکە هەیە فەرموو بۆ جیهەتی معنی باسکە. نەزانین لەم زەمانەدا نەقسێکی گەورەیە لەم هۆکارانێکەوە باسم کرد دەرناچێت. ئەویش بۆ ئەو ئیمکاناتە دەگەڕێتەوە کە لە دەستی هەر کەسێکدایە. هەر یەک لە ئێمە لە ڕێی مۆبایلمانەوە یان لە ڕێی کۆمپیوتەری بەردەستمانەوە ئەتوانین ئاخرین هەواڵی دنیا بزانین، دوا مناقەشاتی علمی ئەگەر جێ ئیحتیمامی ئێمە بێ بیزانین، ئەتوانین لە باشترین نەزەریاتی دنیا کە هەمووی لەسەر ئەساسی علمیە، چونکە علم وازاڵە بێ نەزرەی دینی و تەقلیدی پاشەکشەی پێدەکری ئایدۆلۆجیەکان تێکشکان لەبەرەوەی تەجربەی خۆیان پێشکەش کرد و هیچیان پێشکەشی تاریخی بەشەر نەکرد. دەکرێت ئاگامان لە هەموو ئەوانە بێ. ئێمە لەوەوە ئەمێ بڵێم لە کۆمەلگایەکی ئەوها بە ئیمکاناتی ئاگاهدا شتێ بە ناوی دەستگایەکی تایبەتی بە ناوی تەلەڤیزیۆن بە ناوی رادیۆ ئەهەمیەتی جارانی نەماوە. ئێستا ئێمە لە ڕۆژانی ئەخیری ژیانی تەلەڤیزیۆنەکاندا ژین
رادیۆ لە گیانە ئەڵڵادایە لە حیاتی ئێوەدا ئەگەر سواری تەکسی نەبن باوەڕ ناکەم رادیۆ بکەنەوە. ڕۆژنامە ناڵێم کۆتایی هاتووە، ئینسان زۆر پەلە نەکا، بەڵام دەوری ڕۆژنامە کۆتایی هات. ڕۆژنامە نەک نووسین کۆتایی پێ هەمومان ئەزانین ئێستا لەوانەیە کاک خۆسرۆ ڕۆژانە یەکێک لە ڕۆژنامە ئینگلیزیەکان یان سویدیەکان یا عەرەبیەکان لای خۆی هەموو بەیانیان بخوێنەوە، یان ئەسڵەن بەریدی تایبەتیمان هەیە بۆمان دەکوێت دەوێت تۆ دایمان جکەجکی مۆبایلەکەت و کۆمپیوتەرەکەت هەموو ئەوانەت بۆ دێ. جاران دەبوایە باحثێک زۆر خۆی ماندووکە تاوەکو دەرفەتی هەبێ لە دیراساتێک لە شوێنێک بەشدار بێ. ئێستا ئەتوانێت ڕاستەوخۆ لەو تۆڕی بینی مەراکزی دراسەت و زانکۆکان هەیە بەشدارە و ئەتوانێت ڕێی بدا و ئەتوانێت بچێ و ئەتوانێت سەرنجی تەرەفی مقابلیش ڕابکێشێ. ئەوەی کە بۆ ئێوە گرنگە ئەوڕۆ بۆ منیش دەمێکە متابعەی دەکەم ئەوەیە کە ئایا ڕاگەیاندنی کلاسیک کە کۆتایی هات وەکو ساڵنامە و فەسڵنامە و تا گەیشتە ڕۆژنامە تا گەیشتە رادیۆ، ئێستاوە تەلەڤیزیۆن کۆتایی دێ لەگەڵ ڕۆژنامەی سەریعیش، وەکو ڕۆژنامەی کە جاری وهەیە لە ڕۆژێکدا 2 جار دەردەچێ، ئیمکاناتی زۆرە، بەلاشە، شەبەکەی ڕۆژنامە نووسی زۆرە، سەرباری هەندێش ڕۆژنامە سەرنج ڕاناکێشێت. شێوازی نوێی ڕۆژنامەکان دیارە هەروە دەگۆڕێت. دەقەکە هەیە لە دەق زیاتر تەکنۆلۆژیا ئێستا بۆشت دەخوێنێتەوە. ئێستا تەکنۆلۆژیا بۆشت دەگەڕێت بە پێی کلیکی تۆ ئەگەر شارەزابین ئێمە بە پێی ئەو کلیکانەیە کە دەکەین ئەو بۆ خۆی جارێک لەو شوێنات بۆ دەگەڕێت کە جێی ئیحتیمامی تۆ، یعنی ناڵێ ماندووبی. کەواتە ئەو نەزرەیە یان ئەو تەوەقوعی بەشەر لە تاریخدا خەریکە لە نەسلی ئێمەدا دەست پێ دەکات. بەختەوەرین کە هەندێکی دەبینین ئەوش ئەوەیە وەختی ئینسان بۆ ئیسراحات، بۆ تەرفیه، بۆ خوێندنەوە، بۆ زانین یەکجا زۆر دەبێ، وەختی کار کەم دەبێتەوە. بازدە یان بەرهەمی کاری ئینسان بە فەزڵی تەکنۆلۆژیا زۆر دەبێت. کەواتە ئینسان ئەتوانێت بە ئەندازەی زیاد لە پێویستی خۆی بەرهەم بێنێ، وەختێکی زۆری لە ڕۆژانەدا هەبێ کە پێی دەگوترێ وەختی بەختەوەری ئەگەر ئینسان زانابێ. ئەویش ئەوەی ئیسراحەتەکە بە دەوروبەری ڕاگا ژانی خۆی تەنزیمەکە و لە عینی کاتدا زانیاریەکانی خۆی بەبێ ئەوەی قەرەباڵغی و ماندووبوونی تیابێ زیاد دەکات. بۆیە پێم وایە لە وڵاتی ئێمەدا ئێمە کە لێرە کۆبووینەوە لەوانەیە ئێوە دەورێکی باشتان هەبێت لە ئەوەی کە ڕاگەیاندن چەند ئەهەمیەتی بۆ پارتی هەیە، لە پارتیەوە بۆ کوردستان هەیە، لەبەرەوەی مەسەلەی ڕاگەیاندن و بەرژەوەندی حەقیقی پارتی لێرەوە لای ئێوە مناقەشەکرێ بۆ سەرکەوتن لە هەڵبژاردنەکاندا، ئەوەی کە تەلەڤیزیۆن جێی بایەخی یەکەمی ئێمە نەبێ، بەلانی کەم بۆ 5 ساڵی دادێت. لە 5 ساڵی دادێ زۆربەی تەلەڤیزیۆنەکانی دنیا وەکو ئێستا نامێن، هەروکو چۆن زۆربەی ڕۆژنامەکانی دنیا ئێستا ناویان نیویۆرک تایمز ناوی نیویۆرک تایمز، بەڵام خۆیان ماندوو ناکەن بڵاوکەنەوە بە ئەوروپا بە دنیادا. لەوانەیە لە ئەمریکا ئەکید دەست دەکەوێت یان هەوکو هەر ڕۆژنامەیەکی دیکە، بەڵام ئەو کاتەی کە دەرەچێ زۆر جارانیش پێشەوەی کە دەرچێ وتار پێ دەرچوونی ڕۆژنامەکە خەڵکی دنیا دەیخوێنێتەوە. هەروەکو وتم نەیخوێنیەوە بەدەنگ بۆ دەخوێنێتەوە، لەگەڵ تێکستەکە راپۆرتی دادنێ، راپۆرتی ڤیدیۆیی لەناو ڤیدیۆیەکە نەقڵ دەکا بۆ حادسەیەکی تر، ئەگەر لەگەڵی بەردەوام بی یەک ڕۆژ کۆتایی نایە راپۆرت دوای راپۆرت دەگەێتەوە بۆ 1 ساڵ دیکە. واتە هەندە زانیاری لێبار دەکات لە بری دەرناچی و هەندە ڕادەکێشێ بۆ لق و پۆپی ئەم مەوزوعە کە تو ناکرێ بڵێ شتێکم نەبینیوە، ناکرێ بڵێ شتێکم نەزانیوە. ئامی کەوتم دەبێت ئینسانی ئەم زەمانە، ئینسانی مۆدێرن بێ، ئینسانی مۆدێرن دەبێت خوێندەوار بێ. خوێندەوار ئەوە نییە بمبورن وڵاتی ئێمە وڵاتێکی مەحرومە. ئەزانم هەمومان لە نەبوونی هەمومان کوڕی ئەو وڵاتین زۆر بە زەحمەت ئەتوانین خۆمان پێ بگەینین، بەڵام بابی زانین تاوەکو ڕکە لەگەڵ هەوراز بکەین. لەم قۆناغی نوێدا ئەگەر ئینسان ئاستی زانیاری خۆی بەرز نەکاتەوە و حەدی ئەدنای ئاستی زانیاری قۆناغی یەکەمی زانکۆیە، واتە بەکالەریۆس ناتوانێت باش داخلی ئەم سیستەمە بێت. زمانی ئەوە نەما کە یەکێک بڵێ من بە هەوڵ و تەقەلای خۆم پێ دەگەێنم، یعنی خۆم مامۆستای خۆمم. ئەم قسەیە لەم زەمانەدا ببورن، کەلیمەیەکی دیکەم بۆ نایەت، دیسان ببورن حەماقەتە. معقول نییە من مامۆستای خۆم بم لەجێ ئەو هەموو دنیاە،
من متۆد بۆ پێگەیاندنی خۆم و بۆ سەرچاوەکانی زانیاری خۆم و خۆم دابنێ خۆم چیمە منەوەمەکە هەوکو هەر ئینسانێک ناقسم و ژێردەستەی وڵاتی من و ئاوارەی و ئەو مەشاکلانێکەوە تێشی داین نایڵێت کە من دەستم گا بە زۆر سەرچاوە کەواتە دەبێت هەموو یەک لێ ئەگەر لەم سیستەمە ئێستای دنیادا بمانەوێت پێشکەوین حتا ئەگەر لە تەمەنی 70 ساڵیش دابین محاولە بکەین کە وەکو ئەم زەمانە ئەم سەوایە پێ بگەین هیوادارم ئێوە سەرنجی کەوادری پارتی و خەڵکی کوردستان پارتیەکان بۆ ڕابگەشن کە ئەو منافەسەیە بکەن گەر و منافەسەیە هەبێ اینجا ئەهەمیەتی بۆ ئێوە زۆر مهمە بۆ هاوکارەکانیشتنەوەی تەنیا بە زمانی کوردی مستەحیلە بتوانن لەو سیستەمی فراوانی دنیادا ئەو زانیارەتە دەستکەوێت ئەوە کێشەی میلەتی ئێمەیە بەڵام نیعمەتیشە لە داهاتوودا بۆ میلەتی ئێمە ویژەوەیە کە لەگەڵەوەی زمانی خۆمان بە هەموو تەنەوەعی لەهجاتی کە تێیدایە دەبێت پەریان پێ بدەین و نەبێ ئەبەدەن تعسب هەبێ لە بینی لەهجاتی کوردی بە تایبەتی کە لە بینی سورانی و کرمانجیدا ساغ بووینەتەوە لەوانەیە لە مستەقبەلدا هەورامیش بێتە مەیدان و هەمویان دەبێت بە یەک ئەندازە پێشکەون و ئەوە هەویەی وڵاتی ئێمەیە لە پاڵەوەدا چەندی بیری لێ دەکەینەوە دەبێت هەر زمانی دووەمی میلەتی ئێمە زمانی ئینگلیزی بێت چونکە زمانێکە یەک زمانی علمە زمانی ئەو سیستەمێکەوە باسی دەکەم لە عینی کاتدا هیچ هەڕەشەیەکی بۆ سەر وجودی نەتەوەی ئێمە نییە بۆ سەر خاکی ئێمەش نییە لە بەرۆی جیرانی ئێمە نینە ئەگەر ئەوە ببێ ئەگەر ببێ وە لەو زەمانەدا کارێکی ئاسانە یعنی احتیمال ئینسان ئەوە لە 1-2 ساڵدا لە خۆیدا دروست کات ئەگەر دەرفەتی لەدەست چوبێ بهێنێتەوە ئەتوانێت تۆ وەکو سیاسیەکی محتەم بەڕاگەیاندن داخلی ئەم سیستەمە بەهێزە پڕ لە زانیاریە ببی ئەنجا لە عینی کاتدا خۆشت پێ دەگەیت چونکە تۆ داخلی دنیای مۆدرن دەبی لەو پەنجەرەدا دنیای مۆدرنی دنیایە کە لە قۆناغی تەقلیدیەت و لاساییکردنەوە و کوڕی بابم و کوڕی عەشیرەتم و بابم وای گوت و نەنکم وای گوت کۆتایی دێ بێ قەید و شەرت هەمووتان لە بابتان زیرەکترن هەموومان لە باپیرمان عاقڵترین ئەوە تەبیعەتی بەشەرە ئەو دەرفەتەش کە ئێمە هەمانە باب و باپیری ئێمە نەیان بووە ئەمە ئەو پرسیارەی هی قۆناغی مۆدرنە کە هەر کەسێک مەجبورە ئەگەر عینادیش بکات تەسلیمی بێت هی دۆمە ئەوەیەکەوە نەزرەی دینی بۆ ژیان کۆتایی هات دین ئەتوانێت مەسەلەیەکی زۆر شەخسی بێت بە تایبەتی ئێمە تاقیمان کردەوە من شانازیەوەم هەیە پارتی دیموکراتی کوردستان 26 ساڵ لەمەوبەر منی تەکلیف کرد کە مناقەشاتی دینی لە وڵاتی ئێمە دەست پێ بکرێت و بۆیە جێ ئیحتیمامی لە تایبەتی هیم منیش بوو مەسەلەکە ئەوە نییە دینێکی تایبەتی هەبێ دژایەتی بکەین هەموو دینەکان تڕاستی ئێمە جێی ڕێزن مافی پەیڕەوەکانیەتی بەڵام دەبێت لە پەیڕەوەکانیەوە تا پەیڕەوەیەکی تەتایەکێکی بێ ئیمان هیچ شێوەیەک لە کاری کۆمەڵایەتی و سیاسیدا زەڕێک ئاور لە ڕوانگای دینی نەداتەوە قۆناغی دین دەمێکە تێپەڕیوە ناتوانێت هیچ بۆ لە کێشەکانی ئێمە چارەسەرکە هەر مەلایەک هەر بانگخوازێک و هەر سیاسیەکی دینی لە وڵاتی ئێمەدا بە دەنگی بەرز لە دژی پێشکەوتن بوەستێ ئەم قۆناغا حەقمان پێدا کە بە قانون پێشی پێ بگرین ئەو قسەی من لە کاتێکە زۆر ڕاستە و کێشە دروست ناکە کە ببینین سعودیا مرکزی عالمی ئیسلامی سەرزەمینی مقدس ئیعلانی کرد هەموو تاریخی ئێمە غەڵەتە و قۆناغی بەمەدەنیکردنی کۆمەڵگای سعودیان دەست پێ کردووە لەم ڕۆژانەدا لە یەکێک لە لێپرسراوانی شارەوانی مەدینە دەڵێ خەڵکی مەدینە و مەکەش بەشەرن ئەو تەرفیه و خۆشی و ڕابواردنی کە لە ڕیاز و لە نەجد و لەو جیانە هەیە بێتە مەکە و مەدینەش لەگەڵ پاراستنی خصوصیەتی ئەو منطقەی کە مەراکزی مقدسە کەواتە قۆناغەکە داخلی قۆناغێکی نوێ بووین ئەسڵەن نابێ بە زمانی پێش ساڵێکی پێش ئێستاش ئێمە مناقەشە بکەین ئەگەر دێمەوە سەر ڕاگەیاندن ئەگەر تەلەڤیزیۆن کۆتایی پێبێ ئێمە کاری خۆمان چۆن دەکەین پێم وایە هەر ئێستاوە ئێمە تێدا ئەژین تەلەڤیزیۆن وا بە خێرایی نەقڵ دەبێ بۆ ناو سۆسیال میدیا بەڵام سۆسیال میدیا خۆشی بە خێرایی و هەروە کامڵتر و بەدیقەتتر دەبێت لە لایەکی دیکەوە ئێوە ئەزانن هەرچەند لە وڵاتی ئێمە غایبە سۆسیال میدیا یعنی میدیای ئەم زەمانە بەڵام میدیای ئەم زەمانە بە ئەرکی زیاتر
سۆسیال میدیا تەنیا کاری میدیا ناکە هەرچەند لە وڵاتی ئێمە تەنیا بۆ مەسج ناردن و بۆ کاری سیاسی و هەندێشتی لە بابەتەیە لەبەرەوەی کە هەم زمانەکەمان زۆر دۆڵەمەند نییە هەم وڵاتەکەشمان تا ئێستا وڵاتێکی پراوێزە لە کاتێکا سۆسیال دیموکرات عەفوان سۆسیال میدیا هەموو پەیوەندیەکانی کۆمەڵگای بەشەر بەیەکەوە دەبەستەوە هەر لە کاری اقتصادیەوە ئەم زەمانە ئەگەر لە خەریکە لە وڵاتی ئێمەش دێ سەروەت چەند زۆربەی ڕەقەمە کاغەز نییە و تۆ لە ڕێگەی مۆبایل و کۆمپیوتەری خۆتەوە پەیوەندت لەگە بانکەکان و معاملاتی جیهانی هەیە و کەس لە دنیادا کە سەفەرەکە بە غەیری کوردان و هەندێک وڵاتی دیکەی کە کێشیان هەیە نەپارەی زۆر پێیە و لەوانەیە چەند ساڵی دادێ مەسەلەی ناسنامە و پاسپۆرتیش بکەوێتە سەر مۆبایل و تۆ شتێکت هەیە کە تەنیا نیشانی شاشەکانی ئەدەی و تێدەپەڕی ئێستا ئەوانەی کە دەرفەتی دنیای نوێیان هەیە ئەوە لە عالەمی نوێدا دەبینن ئەمە میدیایە ئەوە ینی دەوری میدیا دەوری ڕاگەیاندن لە قۆناغی نوێدا ئەو هەیە ئەوە جیا لە خوێندن نظرەیەک هەیە ئێستا نەک مناقەشاتی گەرم هەیە زانکۆکان کۆتاییان پێدێت شتێ بە ناوی زانکۆ نامێنێت لە من چونکە اختصاصی من نییە تەنیا قسەی ئەوانە دەگەرمەوە کە لەو مەجالە کارەکەن دراستەکان دەخوێنەوە لەوانەیە 10 ساڵی ڕابر دادێ شتێ بەناوی زانکۆ نامێنێت مناقەشات هەیە کە مەکتەب نامێنێت بەڵام ئەوە لە کۆمەڵگەکانی زۆر پێشکەوتوو هەموو فێربوونی ئینسان و بەشداری بوون دەکەوێتە سەر شاشەی بچووک و گەورەی کە شاشەکانی هەروە پێش دەکەون کەواتە دەوری ڕاگەیاندن یەکجار زۆرە ئێمە کە تەلەڤیزیۆن و رادیۆ بەجێ دێڵین ڕۆژنامە بەجێ دێڵین دێنە مەجالێکی زۆر مؤثرتر بۆ مەسەلەی سۆسیال میدیا زۆر گرنگە ئێمە لێی شارەزابین لە نێو سۆسیال میدیادا چەند مەرکەزێک هەیە هەمومان ئاگامان لێیە یەک متمانە پێکردنی زۆر گرنگە دوو تەنزیمکردنی خۆت یەک لەوان فەیسبووکە تویتەرە زۆر لە سیاسەکانی ئێمە و ئەرێ منەگە بوو بە نیو سەعاتی ئیشارەتێکم دەنێ بۆی کە تەواوی کەم زۆر لە سیاسیەکانی ئێمە ئەڵێن ترامپ گوێناداتە ئەتەکێت و هەر بە تویت هەموو شتەکانی خۆی چارەسەر دەکات خۆی لە ئەوە بڕیاری ترامپ نییە ئەوە ترامپ ئیلتزام بە قۆناغێکی نوێ دەکات هەروەش نەک کێشەی بۆ دروستنەبوو کارەکەی ئاسانتر بووە ئەمە نیشانەدا کە ڕاگەیاندن ئەگەر جاران تەنیا بۆ گەیاندنی بیرروڕای ڕئیسێک گرنگ بوو ئێستا ناڕاگەیاندن ڕئیسێک ڕاستەوخۆ بە هەموو دنیا دەبەستەوە بە هەموو حەزبەکەی خۆی بەستێتەوە بۆیە دەبێت خۆی لە بۆ حاضرکەین ئەوەی کە پێی دەگوترێت فەیسبوک زۆر باش لێ شارەزابین بەکاری بێنین نەترسین تویتەر هەروە و ئەنستاگرام ئەم سێیانە زۆر گرنگن لە وڵاتی ئێمە وڵاتێکی محافزەکاری کۆمەلگایەکی نیوە خوێندەوارین مەسەڵەن جاری یەکەم پێم پێشی لە 2008 دایانگوت ئای بە ئینسان ناوێت لەسەر فەیسبوک ئەوە کچ و کوڕانە بەیەکەوە دڵداری دەکەن کە هاتە تویتەر هەروە یان دایانگوت کاکە دایخە هەزار جنێوت بدەن ئێ باش نییە بدەن چییە ئەو قۆناغی ئەوە نییە بە ئینفعالاتی نەفسی خراپ و بەدخوازی من هیچێک لە ئێوە خراپ بن ینی زۆر بە ئاسانی کاتێککە جنێوت پێدرێت یەک سێرچ بکە لەسەر جنێو دووسێ وتار بخوێنەوە تێدەگەی تەرەفی مەقابل کێشەی چییە بەعکسەوە توانی هاوکاری پێ توانیت ئەگەر دژی بێتوانین تێکی بشکێنی چونکە وەزعی نەفسی بۆ کەشف دەبێت تویتەر هەروە و ئەنستاگرام هەروە لەو گرنگتر ئەوانەی کەوە ئیهتیمام بە کاری سیاسی ڕۆشنبیری وەسایەکان هەیە حتمما شارەزایەکی باش لە یوتیوب پەیدا بکەن یوتیوب محەتەی ئەسلی تەلەڤیزیۆن و زانکۆ و قوتابخانەکانی داهاتووە بەو پێشکەوتنی کەوا تێیدا ئەکرێت یوتیوب بە خێرایی وە پێش دەکەوێت بە ئێستا وای لێ هاتووە هەموو شەخصە کەسە مؤسیرەکانی دنیا محەتەیەکی یان ئەکاونتێکی یوتیوب بۆ خۆیان دەکەنەوە دوو قسە بکەن لەوێدایانێن ئێستا وای لێ هاتووە مامۆستایانی زانکۆ کە دەستنە سەر دەرس ڕاستەوخۆ لە ڕێی مۆبایل و کامێرەکانەوە لە یوتیوبیاندا محاضرەکە دادنێ وای لێ هاتووە ئەگەر تۆ بتەوێت ئێستا زانکۆ تەواو دەکەی لەو مەجاالەی ئەتەوێ و تۆ ئەتوانی بەشەکانی ئەو زانکۆی کە تۆ ینی زانکۆیەکی ئینتقایی بۆ خۆت دروستەکەی ئەتۆ کاچوویە کۆلێجێک ئەیان گوتەمە دەرسەکانیتی ناتوانانی نەیخوێنی ئێستا توانی نەیخوێنی ئەتوانی مەوادی 3-4 کۆلێژ تێکەڵکەی لەسەر کۆمپیوتەرەکەی خۆت لە یوتیوب
سەیڤیان کەی و بەردەوام متابعەکەی پاش ساڵێک دوو تۆ اختصاسێکی زۆر باشت هەیە لەو بوارانەیەکەوە تۆ دیاریت کردەوە بە خەڵکی ژیانی تۆ دێ لە کارتدا. بەم پێیە کاتێک کە زانکۆکان نامێنن دەگوازنەوە بۆ ناو شاشەکانی ئێمە و ئەو کاتەیە کە ئینسان دەرگای لەبەرکراوەتەوە هەر لە ئێستاوە سنوورێک بۆ زانین نامێنێ و شتێک بەناوێکەوە من مەحرومم لەوەی کە لە فڵان محاضرات بەشدار نابم کۆتایی هاتووە. بۆیە پێم وایە لە ڕووی ڕاگەیاندنیشدا دەبێت ئیحتیمام بەو چوار شوێنە فەیسبوک، تویتەر، ئینستاگرام و یوتیوب بدرێ تێیدا شارەزابین. زۆر گرنگە هەر مرکزێکی سیاسی، اقتصادی، اجتماعی موقعێکی بەهێزی یوتیوبی هەبێت و یەک دوو کارمەندی هەبن و چالاکیەکانی خۆیان حتا کۆبوونەوەکانیان ئەوانەیە کە سەری تیانی هەمووی بخەنە سەر یوتیوب. ئێستا لەوانەیە ئێوە مناقەشەیەکتان هەبێت لە کۆبوونەوەکی خۆتاندا کێشەیەک چارەسەر دەکەن کە زۆر دۆڵەمەندە لە ماوەی سەعاتێکدا دوایی کە خسرۆ تەماشایەکە سەری شتیان بیخەن سەر یوتیوب. هەموو پارتیەکان و حیزبەکانی تژی استفادە لێەکەن و تۆ لە ماوەی 5 ساڵدا گۆڕینی تەجربە لە وڵاتدا هەندە دۆڵەمەند دەبێ، مجتەمەعێکی ئیسلاحکراوت دەبێ و تەفاهم یەکجا زۆر دەبێ. ئێستا ئەگەر من لەگەڵ یەکێک لە ئێوە کێشەیەکم هەبێ پاشی دەڕۆژی تر کۆ بمەوە مرافعەیەکی قانونیم هەبێ ئەگەر لەسەر مواقعی تەواصلی ئیجتیماعی ئێوە من هەموو کار و چالاکیەکانی ئێوەم گوێ لێ بێ کاتێک کە دێم ئەدناسم ئەزانم نقاتی مشتەرەک هەیە، ئەزانم بەرژەوەندی هاوبەش هەیە، نە شارەزا بمە چۆن پاشەکشت پێ بکەم. ئەنجا ئێستا بەم شێوەیە جاری وهەیە ئینسانی شکست خواردوو لە کاتی کە پاشەکشەی پێدەگرێت ئینسانێکی سەرکەوتووە چونکە فێر دەبێ لە زمانی ئێمە تێژین شتێ بە ناوی تێکشکان نییە. شکان هەیە بەڵام تێکشکان نییە. ئەو ئینسان لە پرۆسەیەکدا سەر ناکەوێت بەڵام زۆر فێر دەبێت چونکە هەموو ئیمتیازەکانی تەرەفی مقابلی بۆ کەشف دەبێت. کاری ڕۆشنگەری کە بۆ ڕاگەیاندنکاران و لە بۆ ئێوەش کە کاری هەڵبژاردنەکان زۆر گرنگە. ڕۆشنگەری جاران زۆر زەحمەت بوو. ئەوایە نووسەربی بتوانی بنووسی، یەک دوو زمانیش بزانی تا زانیاری کۆکەیەوە. ئەوایە خەتیبیش بی تابعی لە هۆڵێکدا قسە بکەی. دەبا دەرفەتت دەنێ شێ دڵێ دەرفەت ئەدەنێ. من یەکێکم لەوانەیە کە ڕاگەیاندنی 20 ساڵیەکەمی هەرێمی کوردستان لە لای پارتیەوە من یەکێک لەوانەوە کە دەستم تیا بووە. زۆر کەس هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی هۆکاری ترەوە ڕێگەی پێ نەدراکە کە دەرکەوێت قسە بکە بنووسێت. ئێستا کۆتایی هات ئەتوانی هەموو ئەوانەی هەبێ. هەر بۆیەش ئێستا دەوری ڕۆشنگەرانی بواری جیاجیا زۆر گرنگە. ڕۆشنگەرە و کەسەیە کەم زانیاردنەی هەیەی هەدەفی سیاسی هەیە، هەدەفی اقتصادی هەیە، هەدەفی اجتماعی هەیە، هەدەفی پەروەردەیی هەیە، بیگەیەتە مخاتبەکانی خۆی و إلى من يهمه الأمر کێی دیکەش احتیمامی پێدا. لەم موقعانە ئەگەر بتوانێت بە خێرایی دایان بنێ ئیدی دەوری لە وڵاتەکەدا لە ناو حزبەکەی خۆیدا لە ناو حزبەکانی تردا لە پارچەکانی کوردستاندا زیاد دەبێت. ئەگەر ئێوە سەردانی ئێستا هی یوتیوب بکەن دەبینن قۆناغی ڕۆشنگەری داخلی قۆناغێکی نوێ بووە. هەر لەڕێی یوتیوبەوە هەندێک کەس ئەنی زۆرن کەم نینە و دەوریشان هەیە و مۆدی ئەم زەمانەشە بۆ ئەوەی کەەوە کێشەکان بەشەر باشتر لەکتر حاڵی بێ. هیوا هەیە موقعەکەی زیاتر لە 2 ملیۆن ئی گۆرانی شتیوە نەڵم ئی هونەری تێپەڕێ بۆ زۆر ئەمانەی کە مواقعی قورسن 2 ملیۆن 3 ملیۆن کەس متابعی دەکەن. یەکجار زۆرە. ئەوە دنیا بە خێرایی دەگۆڕێ. ئێمە ئەتوانین ناو میلەتی خۆماندا ئەو کەفاەتە بەکاربێنین خۆمانمان دوو بکەین چی حەق و ڕاستیە بیگەێنین. ئەوەی کە بەلایمنەوە گرنگە تەنیا سەرنجی تکنیکاران و بەشی پرۆژەی پێشخستنی ڕاگەیاندن ئەگە باشیش نەبێ بیرکردنەوەکەی سەرنجیان ڕابکێشین کە سەرمایە گوزاری لەسەر تەلەڤیزیۆن بە حەزەرەوە بێت. چونکە میدیای دادێ سەرمایە زۆر ناوێت دەیەوێت بە زۆر کەمی دەوێت. میدیای دادێ میدیایەکە کە ڕاستە کەسانی میدیاکاری تکنیکار بە ژمارەیەکی کەمتر لە ئێستای دەوێت بەڵام هەموو ئەوانەی کە بایەخ بە ڕاگەیاندن دەدەن و دوو قسەیان پێ دەکرێت دەکەونە ناو سیستەمی ڕاگەیاندنی
دادێ بێ ئەوە هیچ تەکلیفێکی هەبێت لە بەشەرتێک شارەزای لەوانەیە بڵێن چۆن تەلەڤیزیۆن کۆتایی دێ کێ لە ئێوە ئێستا گوێ لە گۆرانی داواکراوەگرێ لە تەلەڤیزیۆن یان لە رادیۆ پێم وایە وەختی خۆتان بەفیڕۆ دەنەگەر یەکێک بێوێ گۆرانیەکانی کە حەزی لێ لە تەلەڤیزیۆنی فلان یان لە رادیۆ فلاندا گوێ لێ یەک سەرس لێدا هەموو گۆرانیەکانی کە لە ژەنجدا گوێ نەبووە لە وەختی مناسب بە تۆ توانی گوێیان لێ بگری حتا طبعا هەموو بەرنامەکان وای لێ دێت من تکنیکار نیمە بەڵام هەل ئێستاوە ئاساری ئەبینین کە چۆن تەلەڤیزیۆن داهاتوو تەلەڤیزیۆنێکە هەیە و بەڵام زۆر بە ئاسانی نایبینین لە شوێن دەرەیە زۆر گرنگە ئیحتیمام بە ئەپەکان بدەین ئەو ئەپانەی کە ئێستا هەندێکیان بەکاردێنین بەڵام دیسان بە حەزەرەوەیە ئەویش ئەوەیە مەسنجەرە ڤایبەرە ئەمانە گرنگن مستەقبەلی پەیوەندیەکانی من هەروە پێشی دەکەون واتساپە وەک ئەپێکی تری زۆر گرنگ هەیە کە لە کوردستانی باشوور لای ئێوە بەکارهێناویش تەلەگرامە تەلەگرام ئیمکاناتی دیکەی تێدایە کە لەوانتر دانیە ئەوانتر تەنیا بۆ مەجموعات و بۆ تەلەفۆن بەکاردێ لەگە گواستنەوەی فایلی گەورە بەڵام تۆ لە تەلەگرامدا هەم ئەم وەزیفانەکەی هەم هەرچی هەتا هەموو ڕۆژێ لەوێ دایدەنێی ئەوەی کە متابعەت دەکە ماندوو نابێت یعنی ماندوو نابێ ئەو شریتی یوتیوب یانەهی تویتەر بێنێتە خوارێنجاک ئەنتەرنێت هەیە کەمە زعیفە ئەوە نییە لە ئەوەی کە تەماشای تەلەگرامکە ئەبینێ زۆر بە ئاسانی ئەوەی تۆ هەتا دەیخێ بەردەستی ئەو کەسێکەوە ڕوتێتی ئەتەوێ تێبگەێنی منافەسەیەک لە شەریکاتی تەلەڤیزیۆن هەیە کە بۆی کە هەرچی بکرێت چەند ساڵێکی تر بخەنە سەر عمریان چکەوە پەیوەندی بە ئەو سەرمایە هەیە کە لە بواری کۆمپانیەکانی تەلەڤیزیۆندا بەکاردێت کە ئەوەش تەبیعیە لە حیاتی ئیقتصادیدا هەبێ زۆر تکنیکی ناو ستۆدیۆ ئەبینین بەڵام ئەو زوو درەنگ کۆتایی دێ و بە تکنیکی نوێتر دەگوازێتەوە بۆ بواری سۆسیال میدیا ئەوەی کە بە نسبەتی ڕاگەاندن گرینگە لەوانەیە هەمووتان بیزان بەستەنیا سەرنجتان بۆ ڕادەکێشم یەک ئەوە زۆر گرینگە خۆمان ڕابێنین ئیعتیماد لەسەر شێوازی نوێ ڕاگەاندن بکەین زمان وە کات لەوانەیە هەرێک لە ئێمە چەند محازرەیەک یان وتارێک بە زمانی جیاجیان یان بەی کوردیش گوێی لێبێ بە ئاسانی خۆی تەنزیمەکە لەگەڵ قۆناغی نوێی هی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر گرینگە ئیحتیمامێکی زۆر بە مۆبایل بدرێ کەەوە کامێرا و پەنجەرەی فراوانی ئێمەیە لەگەڵ هەموو ئەو قۆناغە نوێی کە لە ڕاگەاندایە من بینیم لە بەڕێزێک عارف زێرەوان هاتبوو سەردانی ئێوەی کرد بوو و من زۆر هانم داکە و کارانە بکە چۆن مۆبایل بە تاقی ئەکرێ راپۆرتی پێ دروستکەی ئەکرێت تۆ ختابێک دەیە تو حقیقەتێ بگوازیەوە جگە لە کارەکانی دیکەشێ ئەگەر ئێوە ئەوانەی کە مهتەمن بە کاری ڕاگەیاندن یان مهتەمن بەوەی کە کاروباری هەڵبژاردن ئاڵ و گۆڕ بکەن یان بتەوێت ڕۆژنامە نووسێک تێبگەێنی بتەوێت بەحسێک تێبگەێنی زۆر گرنگە و تکنیکەش فێری بن کارێکی گەلێک ئاسانە ئەوی تر کە پەیوەندی بە ئینسان خۆیەوە هەیە لەم زەمانەدا کە تو بتەوێت قسە بکەی باش تێگەیشتنی مەوزوعەکە دووەم باوەڕت پێ بێت یعنی لێرەوە تۆ تێگەیشتووی باوەڕت پێیە و زمانێکی باشی بۆ بەکاربێنی بۆ چونکە تۆ لە مۆبایلی خۆت بکەوێت یان کامێرە بکەوە کە هەزاران کەس ئەدبینێ لەو هەزارانە کافیە 50 کەس شارەزای بواری سایکۆلۆژی بن دەبین تۆ قسە دەکەی لە هەندێک شوێندا قەتعی تێدایە ڕەنگت هەڵدەست دەگۆڕدرێت دەستت دەلەرزێ لوتت دەخورێنی و نیشانەی ئەوەیەکەوە مۆزوعەکە زۆر باوەڕ پێ نییە یان کێشەیەکت لەگەڵی هەیە زۆر گرنگە ئینسان پێش ئەوە ئەم مۆزوعانە هەم لێی شارەزا بێ هەمیش خۆی لەوە ئامادە بکە ڕازگۆیی لە پەیامدا زۆر گرنگە بۆ قسەیە دەکەم ئێمە لە وڵاتێکی پڕ لە کێشەداین سراعی سیاسی کە لە ڕاستیدا هیچ پەیوەندی بە ئامانجەکانی نەتەوەیمان نییە تەنیاوەکەوەی تۆ بە ڕێگایەکدا ئەڕۆی ڕێگای خۆتە و چەتەڕێت پێدەگرن دەبێ فەنی خۆڕزگارکردن بزانی ئەو هالی لێهاتوە ئەمە وەختی میلەتی ئێمە وەختی بزوتنەوەی سیاسی وەختی حەزبی ئێمە وەختی کەفاعەتی وڵاتی ئێمە زۆر بەخۆیەوە سەرف دەکات ئەوە دەکات کە لە خیتابدا بەشێک لە خیتابەکەی ئێمەی ڕۆژانە
و هەندێجار هەیە بەشی زۆریشی بۆ دەرکردنی چەتە بێ لەسەر ڕێگامان نەک بۆ حەلی کێشەکە بێت. جاوە لای هاوڵاتی لەوانەیە ئەهەمیەتی زۆر نەبێت. مەبەستمەوەیە کاتی تۆ کێشەیەک بۆ ئینتیخابات باز دەکەی یان پرۆگرامێکت هەیە قسە دەکەی زۆر گرنگە یەک ڕازگۆیی تیابێ کەم و کوڕی هەبێ ئینسان یان بیڵێ یان نەیڵێت بەڵام پاساوی نەدات چکە زەربەیەکی زۆر لە سمعی ئەو بەرنامەی تۆدا کە خەڵک گوێ لێ دەگرێت. ئێمە ئێستا لەو تاقیداتی کە وڵاتی ئێمە ئەژێ گوێمان لێ گەنجان لە ناو عایلەکان خەڵک لە ناو تەکسی لە بازار ئەم قسانەی کە من دەڵێم تەواو هەستی پێ دەکەن و دەشیڵێت. ئەگەر ئەو تکنیکە فێر بن ئێوە پێویستان بەوە نابێت لە کاتی هەڵبژاردن زۆر چاوەڕێی ڕۆژنامەنووسێ بکەن لیان بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی چەند وەختان دەتوان ئێوە لەو تکنیکی نوێدا کە هەروە پێش دەکەوێت هەموو پارتیەکانی ناو هەرێمی کوردستان لای خۆتان تقریبان بخەنە ناو شەبەکەی خۆتان. ئەکرێ پەیام بۆ هەمووان بنێرن ئەکرێ پۆلینیانکان کێ بەلای ئێوە گرنگە هەروەکو ئێستا لە بینی خۆمان فێر بووین مەجموعات بەکاردێن زانیاریش دەگۆڕینەوە درەنگ دەستمان پێکرد بەڵام هەر باشە من لەبیرمە لە کاتی ڕفراندۆمدا لە ژووری عملیاتی ڕاگەاندن یەکەمین جار کە من مەسئلەی مەجموعاتی ناو ئەپەکانم پێشنیار کرد دووسێ مانگ زۆر ماندویان کردم گوتیان ئەمە چۆن دەکرێت ئەمە هی گەنجانە ئەمە پێکەوە ئەمە کاری سیاست باز دەکەین ئەوە دەکرێتەوە کورت ئەگە کرابایەوە هەموو قسە و باسی ئێمە ئێستا لە تەرەفەکەی دیکە داخستە سەر سۆسیال میدیا آخر ناکرێتەوە. فشە نییە تۆ احتیمال یەکێک لە جێبێ سەروبەری خۆی یانە دیقەتی نییە پاسوێرد و شتەکانی دەکەوێت دەستی خەڵکی مەسەلەیەکی دیکەیە بەڵام ئێمە دەبێت لەوە تێپەڕێن. اینجا ئەم قۆناغەکە ئەو مادانێک کە دەینێرین بۆ خەڵک خۆسەڵی تیانە ئەگە من مادەیەک بۆ یەکێک لە برانەیە ئەنێرم بەنەوەیەکەوێت دەستی ئێکی دیکە بڵاوی دەکاتەوە ئیدەوە بڵاوی کاتەوە چتیە؟ بۆی ئەم ترس و فۆبیای هەمانە لە سۆسیال میدیا یان لە میدیای نوێ هەوڵدەین لە نێو خۆماندا نەیهێڵین. ئەوی تریان پەیوەندی بەکرانەوەی ئیجتیماعی یعنی ئەم کارەکە ئەکەین بمانەوێ یان نەمانەوێ لە ڕووی ئیجتیماعی دەمانکاتەوە خەڵک لە دوورەوە دم و چاومان دەبینێ جلوبەرگمان دەبینێ مناڵمان دەبینێ ژنمان دەبینێ ژنمان پیاوان دەبینن کچمان کوڕان دەبینن ئیتر قۆناغی ئەوە نەما ئێمە کاری سیاسی و ئیداری و پێشکەوتنی وڵاتی خۆمان ڕاگرین لەبەر هەندێک ئەعتیباراتی سنەتیهی دوێنێ کە نەقیمەتی هەیە نەزانیاری زیاد دەکات نەبەختەوەرت دەکات بەعکسەوە باری نەفسیت قورستر دەکات وەزەکە لێ ئاڵۆستر دەکات کەفاعەتی ئیتۆ دێنێتە خوارێ ئەتکاتە پۆلیس بەسەر خۆت و بەسەر دەوروبەرتەوە و لە نیهایەتدا ئەو پۆلیسە لە ناو سۆسیال میدیا دەبتە پیاوێک یان ژنێکی ترسنۆک دەست بۆ هیچ درێژ نەکەم نەکا خەڵک ببینێت دەست درێژکە و با ببینێت چ لە گۆڕێ هەتا بەمەیاندا بەسەر ئەم قۆناغیشی خراپی پاشکەوتوای ناو مجتەمەعی خۆشماندا زاڵ دەبین خەڵک دەگەڕێ لەختەیەک لێکتر پێیاکا و ڕسوان کرد ڕسوای چی دەکەی تۆ ئەوە بڵاو دەکەیەوە 100 بەرابەریەوە بۆ خۆت دەیکەی تۆ قیمەتی هیچیشی نییە دەبێت لەوە تێپەڕێ هەروەکو چۆن بەر لە 8 ساڵ جنێوێک دەدرا کابرا خەریدە بوو دڵی بوەستێ کاکە یەکێکی تر جنێی پێداوی تەواو ڕایەوە هەر گوێشی مەدەیە کەی جنێو دەستە باغەڵەوە کەی جنێو نانی پێ دروست دەکرێت ئەمەی سۆسیال میدیاش کە لە دژەیەک بەکاردێ زۆر گرنگە ئێمەمانان تێپەڕین پەیداوە لێشی ئەبەدەن نەترسین. زۆر گرنگە لە هەڵبژاردندا من لە هەڵبژاردندا زۆر شارەزانیمە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە میدیاوە هەبێ ئەو مەسروفاتی کە هەموو جارێ دەکرێت هەوڵدەین وەکو هەموو دنیای پێشکەوتووی لێ بکەین دەکرێت لە هەوڵێکی وەکو ئێرەدا خەڵکی موهتەم کۆبنەوە قسە جدیەکان بکەن بەڵام لەو میدیایەوە ئیعاز بە هەموو لایەنگرانی خۆمان بدەین جوان لێبێ بیکەنەوە یعنی حەفلەیەکی کە 100 کەسی تێدا هەیە و زۆر بە منەظەمی قسە دەکرێت 100 ملیۆن گوێ لێ بگرێت و ئێستا لە دنیای نوێژدا وایە خەریکن ئێمەش وردە و حەفەلات و شتیوا کەم دەکەن چونکە لە حەفلەی گەورەدا هیچ زمانێک بۆ خەڵک دەبوا بێت گوێی لە شتێک بێ گوێی نابێ هەسی دەکرد هەیە بەڵام تۆ ئێستا کەر نامەی بۆ دنێری دەیخێ ناو ئەپێک پێوی وە چێکە لە مناسبەتێک هەیە گوێی لێ ئەگرێ و ئەتوانێت ڕێژ بنێرێ دوایی لە بۆ ئەوانەی کە بەڕێوە دەبن و بەشدار بێ لە تەکمیل کردنیدا
پارە کەمتر لە مناسباتی قەبەی بێسەروبەر سەر بکرێ و لە مجتەماعێکی ئارامدا ئیهێمندا بەڵام کە بە جددی تۆ وەسایلت هەیە هەموو کەسێکت خستۆتە ناو ژێر بارانی پەیامی خۆت تەئسیرت زیاتر دەبێت لەوەی کەوە 1 ملیۆن خەڵک لە نێو جادان کۆکەیەوە هۆڕن لێدەین جانیوە ماندوو دەبن جێ نابێ و دیومانە هەزار جنێ و دەدرێ سەد لە خۆیەک هەبێت نەچوو بەمە باشتر بوو احتیمالی هەندێک هەیە دەنگەکەش نەدەن چونکە تۆ دەبێت کابرا بەڵام ئەگەر تۆ وەختی نەگری ئیمکاناتی هەیە تەنیا ئیحتیمامی پێ بدەیت تەنیا ڕێی هاوبەش بێ لەم خۆناغەدا وایە دەکرێت خەڵکێکی زۆر لەگەڵ ئێمە لە مناسبەتدا بەشدار بن حتا پۆستەر و ئەوانش خەریکەوە دێت سەر سۆسیال میدیا و پێویست ناکە قسەی زۆر تیا بکەم پۆستەر و ئەو فیلمی کورت و ئەوانە چەندی بە معنادارتر بکرێن سەردەمیتر بن نوێتر بن هەندە کاریگەریان زیاتر ئەوە دەکرێت ئێمە جادە و ماڵەکانمان خراپ نەکەین بەو هەموو دەستکاریەکە لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆمان دەکرێت. زۆر گرنگە کە ئەم تکنیکی نوێیە گەنج زۆر تێیدا شارەزانە و لە حەقەتدا بەشێکە لە ژیانی ئەوانشدا زۆر گرنگە لە کاتی هەڵبژاردندا یان لە هەر مەوزوعێکی دیکەی سیاسیدا ڕووی ئێمە لە گەنجان بێ و زۆر ئێستا ڕوو لە گەنجان کارێکی زۆر ئاسانە و ئەتوانن دەورێکی زۆر چالاکتر ببینن بە شەرتێک ڕازی بن ئەگەر ڕازی نەبن ئەوە کێشەیەکی دیکەیە کە تۆ نازانی پرست پێ ناکە و بەلایەکی دیکەدا دەنگەدایان لەوانەیە ڕەفتار بکەن. من گەشتمە ئەخیر بۆ ئەوەی کە بزانم چیم لەگەڵ ئێوە باس کردووە پێم وایە دەبێ جارێک کۆی کەمەوە ئەوش ئەوەیە ئەو گۆڕانکاریە سەریعا لە تکنیکی نوێدا هەیە ڕناکە دەبێت لەوە تێپەڕین ئەو تکنیکی نوێ باش فێر بین شێوازی کەڵک لێوەرگرتنەکە تدریبی دەوێ تدریبەکە زۆر ئاسانە دەکرێت بە فەردیش بکرێت خۆمان سەر ڕابێنین خیتابێکی ڕازگۆ و منسەجم بێ پەیوەندی بە بەرژەوەندی ئەو مەجارەوە هەبێت کە هەڵبژاردنی لەسەر دەکرێت نەک لەسەر عاتیفا و لەسەر تاریخ و لەسەر برینی ئێمە بێت زۆر جار ئەوە بۆیە ئەڵێم زۆر جار ئێمە لە شتێک کابریندار بووین لە پەیامی ڕاگەیاندندا شتی شەخسی خۆمان دەخەینە گەڵێکەوە جێ ئیحتیمامی خەڵک نییە یان لەوانەیە خەڵک پێ تووڕە بکات وە لە عینی کاردا ئیحتیمام بە جیلی نوێ هەموو ئەو سێ بوارێکەوە وتم زۆر بە ئاسانی دەکرێت لە مەیدانی عەمەلیدا بیبینین کاری تیا بکەن و نەتیجەی باشی هەبێت. هیوادارم بەشداریەکی متەوازام لە معلوماتی ئێوە و لە سەرنجڕاکێشانی ئێوەدا کردبێ زۆر سوپاسان دەکەم و ماندوم کرد. اینجا من بچم دانیشتمەوە یانە هاوڵە بزانین کەسێک پرسیارێک هەواڵان ئەگەر هەواڵێک پرسیارێک سەرنجێک شتێک دەیهەوێ بێڵێ فەرموو کاگا باس بەخێراتن دەکەی کاک سەرۆخۆش حەزەکەم سپاس جەلێک بەڵام پرسیارێکی هەڵبژاردنمانەیە ئایا هەڵبژاردن لەکوێ ئەو تەکنیکە ڕاگەیاندنە سەریعەدایە وە چ بکرێت بە حوکمیەوەی ئەتوو لە دەستگای ڕاگەیاندنی پارتی وتی و ئێستاش بۆ سیمینار بەردەوام لە ڕاگەیاندنەکان و لە شوێنە ئەکادمیەکان پێمان خۆشە باسی ئەوە بکەین یانی وەکو هاوکارێکی هەڵبژاردن و هاوکارێکی سەرەکی ڕاگەیاندن باسی نقطەی هەڵبژاردن بکرێت کۆمەڵێک ڕاگەیاندنمان هەیە ئێستا باسی کۆمەلایەتی تێدا دەکرێت باسی دینی دەکرێت باسی ڕێخستنی هونەرمەند وشتوا دەکرێت بەداخەوە هەڵبژاردن باسی ناکرێت ئەوەی ئایا نقطەکەی دەگەڕێتەوە بۆ هەمومان بەتایبەتی ئێوەی بەڕێز کە ڕاگەیاندن کارتان کردووە خەڵتان نەداوە هەڵبژاردن کە ئێستا لە دیموکراسی وڵاتی پێشکەوتووەکان شەڕێکی لەگەڵ دەسەڵاتی چوارەم کە ڕاگەیاندن بۆ ئەو نەخسە لەکوێیە و هەوڵ بدرێ بەنامەیەکی ڕاگەیاندن بۆرم لە کەنامی ڕووداو هەبێت عفوا هەڵبژاردن لە کەنامی ڕووداو هەبێت وعیبتیانە وەرم لەسەر وشارکردنەوەی دەنگدان مافی دەنگدان یان مافی هەڵبژاردن کە ئێستا تقریبا بە وڵاتی ناوەڕاستی من جوابی ئەوەی جەنابەت
هەندێکی پێم وایە قسەم تێدا کرد هەندێکیشی کاری ئێوە من چونکە لەو مەجاالێ ئێوە ئیشم نەکردووە لەوانەیە زۆر شارەدا کێشەکانم بەزەوەی کە لە هەموو جیان ئیحتیمامی پێدەنەوەیە ئێوە زۆر چاوتان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن نەبێت هەموو قسەی من ئەوە بوو کە ئەگەر ڕووداو یانە 24 یانە کورسان تیڤ بەرنامەیەکی هەبێت کە پرۆگرامی ئێوە بڵاوکاتەوەی کە جێ ئیحتیمامی ئێوەیە چەند کەس تەماشایەکات ئەگەر ئێمە بڵین ملیۆنێک وەنیە زیاتر نا ئێوە ئەتوانن لە 6 مانگدا موقعێکی یوتیوبتان هەبێ بەو ئیمکاناتی نوێ 2 ملیۆن خەڵک تەماشاتان کرد چویست من پێم وایە زۆر غەدر لە خۆتان دەکەن کە هەموو چاوی ئێوە لەسەر شاشەیەک بێ کە بەرەو ئوفولە بەرەو نەمانە من نامێ بڵێم ئەهەمیەتی نییە هەیەی لە کاتی خۆیدا بڕیاریشان بۆ دێ و ئیحتیرامیش دەدەن بەڵامەوەی کە زۆر گرنگە ئێوە ئەو سوسیال ئەو میدیای کەوا دێتە ناو پەنجەرەیەکی بچووک ئێوە بۆ خۆتانی بۆ حاضر ناکەن دەوری میدیا مەبینن ئەو بەشە لە میدیاکە کە بەکەلکی ئێوە دێت هی دووەمیانەوەیە ئێوە دەبێ سەرچاوی زانیاری بن لە بواری هەڵبژاردن و سیرادا لە کوردستان بۆ ئەوە مەکتەبی ئێوە دەبێ ئیحتیمام بە ناوەندەکانی لێکۆڵینەوەی زانکانی کوردستان بدات پەیوەندی لەگەڵیان هەبێت داوەتیان کار لە بۆ ئێرە گوێیان لێ بگن هەر زانکۆی ئیحتیمامی چییە ئەنجا هەندێک لەو ناوەندانە کە پێتان وایە لە ڕووی سیاسی و لە ڕووی کارەوە لەگەڵ ئێوە ئەتوان بەردەوام بن عقدیان لەگەڵ بکەن زمانێک نییە ئێمە ئەو زمانێک نییە سیاسی هەر خۆی بڵێ من پێم وایە یان سە مێز کۆ بنەوە دەکەسن ئێوە بیستن ئەوانەی ئێرە بڕیاردن بۆ کوردستان چ دەکەن لەوانەیە زانیاری هەمووتان کەم بێ هەستی پێ نەکەن و حزبەکە بەغەڵت دەبن بەڵام ئەگەر لەسەر ئەساسی دراسات بێ 2 3 4 10 باحث ئەو بارەی کە ئێوە ئەڵێن سەتا بەلانی کەمەوە هەشتای ڕاستیەکانتان بۆ دەردەخا لەگەڵ ئینتیباعی خۆتان ئێوە ئەتوانن ڕێیەکی زۆر وازەتان بێ بەبێ دیراسات ناتوانن تەنیا بە پشت بەستن بە میدیا ئامانجەکانی خۆتان بێن نەبێت هی دووەمیان سەمینارن وەکەوەی ئێستا سەمینارن بۆ ئەو کەسانەی کە لەسەر ئەساسی دراسات یان تەجربەی عملی پێتان وایە شتێکی پێیە ئەو کەسەی کە دێ قسە دەکات لە سەمیناردا نیوەی دراساتە نیوە بەقەدوی نییە بۆ چکە ئەو دێ ئەو دیراسات و کاری کە کردوێتی ئینتیباعاتی خۆی بۆنگۆ باسەکات ئێوە لە بێژینگێدەن چەندی بەکەلکی کاری ئێوە دەبێت ئەو کارە بە بەردەوامی بکەن لە بینی ئینتیخاباتێک لە بۆ ئەوی تر ئەو کاتەوە ئەرشیڤێکی زۆرتان دەبێت جا ئەو سوسیال میدیاشتان هەبێ ئەو ئەرشیڤە مەکتوبە و ئەو ئەرشیڤە بە دەنگ و بە ڕەنگیش دەبیندرێ و زۆر لە ئێوە جارێکی دیکە بەوەدا ئەچنەوە زۆر بیر و ڕای دیکەتان بۆ دێکە لە کاتی کۆبوونەوەدا نایە پێم وایە ئەوە شێوازی کارکردنە لە هەموو دنیا لەوە زیاتر ئەگە قەرەباڵغتەریکان زوڵم لە خۆتان و لە کارەکەش دەکەن چونکە هەر کارە حەدی خۆی هەیە زۆر سوپاسان دەکەم فەرموگاتشوان مازانیتەوە بڵێ فەرموگاتشوان پێم وایە کاکسەرەوە ساڵی 2012 من ناقەشێک بەرەو کۆمەڵی برادر کرد لەسەر ئەو کاتە فێسبوک پاڵتە لەسەر تابوو سوود و خاڵەتەکانی من وتم تەنها کەسێک بوو کەوتم ئێستا لە قازانجی نییە چونکە عەقڵیەتی کورد کۆمەلگای ئێمە ئەخاتە بەردەست یعنی دنیای دەرەوە یعنی زۆر ئاسان مثلا دەتوانین دراسەمان لەسەر یعنی وجودی ئێمە بە تەواوەتی ئاشکرا دەبێت ئەمە تۆ دەخرابێت لەبەرەوەی فێسبوک ئێمە خۆمان دروستمان نەکردووە سەرفێن یعنی مازمیدیا هیچ شتێکی ئەومان خۆمان بەشداری دروستکردنی ناتوانین بەکاریشی دێنین دوو قوتابخانەیە کاکسەوە لەناو کۆمەلگای کوردەواری بەعام شەکلی ئۆستۆ کوردەواری لە ئێستاشەوە یەکیان تەربیە و تعلیمە تربیەکێکیان تەربیە و تعلیمە یەکیشیان مزگەوتە پێم وایە یەکەم مزگەوتە اینجا تەربیە و تعلیمە یعنی دەبوو یعنی پێش داخڵبوونی بە قەناعەتی من لەو سەردەما پێش داخڵبوونی هەر کەناڵێکی نوێ لەو دوو ڕێگەیەوە مەسەلەن ئامۆژگاری دەرکرایە بۆ ئەوەی بتوانین چۆن بەکاری بێنین بۆ ئەوەی هەم سوودی لێوەربگرین لەڕووی عیلمیەوە یعنی هەمیش تووشی هەڵی کەمتر دەبووین بەخەناعەتی ئەوە یعنی مەلا مەسعود ئەتوانی هەندێکی شێت چارەسەرکە من ئەوە مثلا بزەر بە دموکراسی لەناو کۆمەلگای ئێمە بەخەناعەتی بە بڕوای تۆ یعنی ئەو پرسیارە زۆر درێژ دەبێتەوە یعنی تۆ یعنی من دەزانم مەلایەک ناتوانێت
لەسەر منبەرەکەی بڵێ کە چووتە ماڵەوە فەیسبوک بەم شێوە بەکاربێنێ بەڵام ئەو گەورەترین کارەساتە لە کۆمەلگای ئێمە بەڵام خۆت دەکرێت لەناو قوتابخانە ئەوەی کە دەچێتە مزگەوتان سەرۆ تەمەنی لە 16 بۆ 6 ساڵدایە زیاتر ینی مسەیترە بەسەر کۆمەلگایە ئەوەی دەچێتە زانکۆ تا 24 ینی 24 ساڵە ینی ئەو کەمتر مسەیترە کەواتە مزگەوت یەکەم ینی منبەی پەروەردەیە دەبوو مەسەلەن ینی ئێمە زۆر گرنگیمان بۆ پەروەردەیە باید دەو ڕێگەوە مەسەر زانیان مەبڵاتەوە یەک دووش من خۆزم خاتم لەگەڵ ئەوەی کە دەبێت زمان بزانی ینی ئەگەر بۆ کەسێکی پرۆفیسۆر بۆ کارێکی سیاسی ئەو وارد دەکات ینی بۆ ناو میدیاوە ینی زمان زانین ینی زۆر زۆر ئەینا بەڵام ئەنتەرنێت بە شێوەیەکی گشتی تەنانەت کەڕۆڵەکانی دەتوانن بەکاری بێنن من نمونەیەکت بۆ دێنمەوە چونکە ماڵی برادرێک دەستێمانی داتاش بوو خوێنەواریش نەبوو ستی زۆر زۆر جوانی لە ماڵێکا دروست کردبوو وتم چۆن فێر بووتی وەڵا لە یوتیوب سێرم کردەوە منیش فێر بوو یعنی جوتیارێک دەتوانێت مەسەلەن گەوردنی سوپاری لێ بێنێت سپاس ئەوەی پەیوەندی ڕێزم هەیە بۆ ڕوانگای جەنابەت دەکرێمە جیاواز بین لە بیرکردنەوەدا بەڵام ئەمە لە حیزبێکداین کە شانازی ڕزگاری و پێشکەوتنی وڵاتەکەی هەیە حزبی پێشکەوتنی اجتیماعیە پارتی حزبی کرانەوەی اجتیماعیە و حزبی ڕێبازی بارزانیە کە لە ڕێبازی بارزانیدا دەرگا لەسەر پێشکەوتن بەکراوەیی کراوەتەوە هەر دەرگانی ئەسڵان بارزانی کە چووە سۆڤێت لە 500 کەسی کە لەگەڵیدا بوو کێشەی گەورەی لەگەڵ سوڵتاتی سۆڤێتی ئەوە بوو داوای لێکردن لە بیرۆیەکاندا خوێنەوە بەشەکە لە تاریخیش خۆ کە لێگەڕن بە ئەوانە فێر بن ژمارەیەک جەیشێکی نەزان و نەخوێندەواری بەڵام شۆڕژێری لەگەڵ خۆی برد کە هاتەوە جەیشێکی دکتۆرا و بەکالۆریۆس و معهەدی لەگە خۆی هێنایەوە زانە ئێمە ڕێبازی ئێمە کە سڕیمانەوەی ڕێبازی بارزانیش ئەلەوەدایە نەک لە پەیڕەوە پرۆگرام و حزب شتیوادا ئەهمیەتی زۆرە بەڵام ئەو بیرباوەڕێکە هەمومان لەسەری کۆبووینەوە یەکێکی تر لە کۆڵەگەی سەرەکی ڕێبازی بارزانی کرانەوەی دینیە یعنی دەستکاریکردنی دین لەو شوێنانەی کە ڕێگە لە بەشەرەگرێ و ژیانی اجتیماعی لێ تێکەدا ئەگەر شێخ ئەحمەد گرینگە ئەمساڵ قەولە سەمینارێکی گەورەشی بۆ بکەن شێخ ئەحمەد ئەم ڕۆشنگەرە عارفە گەورەیە بوو یەک بەیەکی قەناعاتی اجتیماعی و دینی دەستکاری کرد وتی دەبێت بە حەدێک تعدیل بکرێ کە ئینسان لەو بار و دۆخی سەختە بتوانێت بە ئاسانی بژێ و بەسەر کێشەکانیدا زاڵ بێت ئەوانمان دەبێت لەبیر ڕێبازی بارزانی ڕێبازی ئازادی ژنانە بێقەید و شەرت پارتی مقەسرە مؤسسەی بارزانی مقەسرە لە شاردنەوەی ئەم حەقیقەتە لە ڕێبازی بارزانیدا ژن و پیا و بەرابەرن بە هەموو معنای کەلیمە قسەیەکی یەکێک لە فەرمانەکانی شێخ ئەحمەد ئەوەیە ژن نابێ بە هیچ شێوەیەک بکوژرێت لەسەر هیچ خلافێکی اجتیماعی جا من دەخی قسەکەی لەبەر مەشاعری تۆ ناهێنمەوە چی وتووە ئەبەدەن بۆ چونکە کێشەیەکە حەلی هەیە سەلامەتی اجتیماعی ئەوها تامین دەکرێت ئەبەدەن ئەساسی پەروەردەی وڵاتی ئێمە و سیاسەت لەسەر مزگەوت و قوتابخانە نییە بە هیچ شێوەیەک ئەبەدەن مزگەوت شوێنی پەروەردەکردن نییە شوێنی عیبادەتی ئەو کەسانەیە کە ئیماندارن عیبادەت پەروەردە نییە عیبادەت تەصفیە حیسابی مەشاعری تۆیە بۆ ڕۆژی قیامەت تەنظیمی ڕەفتاری خۆتە لەم دنیا پێی قەناعەتی دینی بۆ خۆتە بۆ ژنەکەت نییە بۆ خۆتە بۆ کوڕەکەت نییە بۆ خۆتە بۆ هەواڵەکەشت نییە ڕاوەستە ڕاوەستە من ئەمە ئێمە لە شوێنی قسە من و تۆ لە چاخان دانیشتووی دەبێ لە ساکردنەوەی ئەوەی کە پێی ئەوترێ ڕێبازی بارزانی زۆر سەریح پیش و بێمنەت بین ڕێی خۆت هەیە پیرۆزە و ڕێزشی ئەگرم بەڵام ئەوەی تۆڵێ وانە ئەوەی تۆ ئەڵێ داعشی لێ دروست بێ داعش لە مزگەوتەکان دەرچوون سەربڕینی ژنان و ئێزیدیان لە مزگەوتەکان دەرچوون لە مزگەوتەکانن کە بە میلەتی ئێماڵێن من دژی مزگەوت نیم لە مزگەوتەکان بە میلەتی ئێماڵێن یەزیدی پیسن کوێ یەزیدیان پیسە تا کاریان گەیشتە ئەمە ئێستا کوێندەری مەسیحی لە موسڵمانان کەمترن بۆ
کاکەی هەروە ئەم واقعەیەکە لە کوردستان لە 22 مکەون پێک دێ تا ئێستاش بەشێک لە مەزهەب و دینەکان ناوێرن بڵێن ئێمە حقیقەتمان چییە. ڕۆژگارێک دێ من عوائلی یەهودی و بەهایم دیوە لە دەهۆک و هەولێر و سلێمانی ئەڵم کاکە ئێوە ئێستا بوون بە یەهودی و بەهایی لەنا مامۆستا ئەمە بابل باب لەو کاتی تاریخەوە بەهایی بووین بەڵام خۆمان شاردەوە بەظاهر ئەوە لەبەر ئەم شێوە تەربیەیەکە جەناب دەڵێ دەبێ بەردەوام بێ نابێ بەردەوام بێ ئەبێ مزگەوت مەحدود بێوەکو هەموو مەراکزی عیبادی لە عالەمی پێشکەوتودا زیاتر نا ئەبێت ڕابین ئێمە من بۆ وتم دەبێت لە دنیای مۆدرندا ئەژین خۆمان تەطبیق دەین نەک بین قەناعەتی دینی خۆمان بگۆڕین نا بەڵام دەبێت بزانین ئەم دنیاە تۆ ناتوە وەڵێ دەبێت لەگەڵ فەیسبوک نەڕۆی لەگەڵ تویتەر نەڕۆی ئێدە باشە هیچ لە ماڵدانیشە دنیا بۆ خۆی دەڕەوە ئێمە بەجێ دەمێنین زۆر غەڵەتە مەسەلەی فەیسبوک و ئەوەی کە پێ دەگوێت تکنیکی دنیای نوێ ئەو ڕوانگایەکی تایبەتی بۆ خۆت هیوادارم نەیپارێزی لای خۆشت بیگۆڕی چونکەەوە بەکەلکی ژیان نایەت دنیا ئێمە دەبینن بابمان بینن دیراسەمان دەکەن با دیراسەمان کەن لە مەسلحەتی ئێمەیە عیب و عارمان دەردەکەوێت با دەرکەوێت تا بیگۆڕین پاشکەوتوین سندانی لێدا ئەبێ بەجێ بێڵین هیچی تر نییە کاکە پاشکەوتن جێشان نازی نییە وەلەو زەمانەدا کەسێک و میلەتێک بێ بە پاشکەوتوی بمێنێتەوە ناتوانێت چونکە دنیا بێکەوە بەسراوەتەوە محاسەرەیەکەن و تێکی ئەشکێنن باشترین نمونەش ئەفغانستانە باشترین نمونەش داعشە باشترین نمونە هەندێ وڵاتی سعودیەیە مرکزی مسلمانان جێ وەختان دەگرم سعودیە مەجبور کرا کە کران ئەم ڕێبازەی بگێتە پێشێک ئێستا هەیە ئەگەر تێکیان دەشکاند زۆر سپاس فەرموویە من میوانیوە ماتوان تا چەند دێتانەوە فەرموو من هاوڕام لەگەڵ کاگێ ئێمە مەبەست ئەوەیە محکومین بە مزگەوت و بە محکوم نین عەفومکە مەبەست ئەوە نییە نەیزانی پەیامەکەی تەنها من لەگەڵ ناکەم دەڵێم کارسان لە مزگەوتەوە دروزێ بۆ ناو کۆمەڵگەیە لە تەربیەوە دروزێ بۆ ناو کۆمەڵگای دەبێت ئەبێ مزگەوت مەلات بە کراوەی بە ئاسانی مادام هەیە محکومین هەیە ئێستا مزگەوت هەیە ئەبێ بە ئاسانی پێمان بڵێ فێسبوک بۆ شێوە بەکار تەنزیمی کەو مزگەوت تەنزیم کەو بەجێ بێڵە ڕێدیکەینیان نابێ هەموو وەخت تۆ بگرێت مزگەوت و کەنیسە و معبەدی ئێزدیان و هەموویەوە هەواڵان سوپاس بۆ هەموو لایەک دووبارە بە خێراتنی کاکسەرۆ دەکەین بخێر بێ سەرچاو